سلااوان لێبێ لە نێو بازاڕی قەزای ناوەندی سۆرانم دیاران بازاڕا کۆمەڵێک کەسی تایە کە لەسەر لە بەردەم دوکانەکان لەسەر عارەبانەکان کارەکەن. عەدنان بێکەس یەکێکە لەو کەسانەی کە لێرە کاری بڵێم سبۆخکردنی پێڵاوە کات ماوەی چەند ساڵێکە. من دەمەوێت هەندێک گفتوگۆ لەگەڵ کاک عەدنان بکەم بزانم چەند ساڵە بە دیاریکراوی لە نێو شاری سۆران کاڵی بڵێم پێڵاو سبۆخ دەکات. کاک عەدنان سلااوت لێبێت. ئەگەر بۆم باز بکەیت چەند ساڵە بە دیاریکراوی لێرە کارە؟ ئەوە 6 ساڵە. بە گەرمە و سەرمان گەرما و سەرمان باران بێ من هەلێرەمەم. چۆن بوو بڵێم کاری پێڵاو سبۆخکردن هەڵبژار؟ لاقمش کابووم بۆ کارێکەی گوتم با محتاج نەبم بانجی ئاراز بکەم با محتاج نەبم لەو کەس با محتاجی لەو کەس نەبم با ئەوی شە بکەم بە شەرەفتەوە لە ملەتێمە هەوڕە زۆر پیاوانەیەم. لە چێ ئەژی تۆ ناوت عەدنان بێکەسە؟ جێم لە پێش قەسابانە جێی کۆرانی قەسابانە چی ئەلێرە کۆرانی چارەزار جێم لێوێ ئەوە گۆ چارەمین لزنە دێتە ئێرە لۆ خانی و شانەی لۆ منهای حەساسەکەن هەمیشتە داوا لەو حکوومەتم کردیە جێ شەمە پیاکەن با لەو جێ دەرسم. کەواتە چ داواکاری کرد لە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران؟ داوا بەس جێ کابینەشمەتەنەی لە پشتێرم. بۆم باز بکە کاک عەدنان پەیامەکەت گەیشت پێم بڵێ تۆ بە خۆت ئەم سبۆخەی لێرە هەیە کە لە پێڵاویە دەی بە خۆت سبۆخی دروستیەکەی چۆنە شێوازەکەی دیادێ بە بازاریە بڕۆستە بازاری سبۆکی ناو بازاری سبۆکی ناو بازاری ڕقڕقەم نارێم شوشەش حینەن وەک حاکسکی کۆخەیەکسکەیە بە عەرەبی نووسرای لەسەری تەغیرە لۆن بە کوردی ڕەنگەکە گۆڕێ 6 ڕەنگان پێ دروستەکەم. دەگوترێ کەسێک بێتە لای تۆ ئەمڕۆ پێڵاو سبۆخ بکات چەند ڕۆژ بە خۆڕایی ئەتوانی 2 ڕۆژ ئەمڕۆ بێ ئەو ڕۆژ هێوارە بیسبێنێ و دووسبەی مەجای هەیە بەلاش ئەمڕۆ بێ واتە 2 ڕۆژ پاشتر ئەتوانی بەلاش ئەوەش بۆنی لێدەم لە پێراوی چییە بۆنەکە چییە؟ بۆنی لۆ پێراوی شتانەی وەختی مات لۆ من دێتن لە هەولێرێ ئەو شوشەرەگەر هەدیە لۆم لە نێرن لۆ پێراویەم. ڕۆژانە چەند پارەت دەستەکەوت؟ ئەیستا بازارەکەی زەرۆژی 35 و چلە و بەس مەسروفم زۆرە 3 زەمان خواردم لە دەرەیە حەبی سەرعەشی زۆرە خۆم ڕۆژ دە 20 حەبم خۆم هی سەر حەزانی چیە ئەو سەر ئەمنی کوشتێ بەس بەیدان و شەوانە مەگریتن ئەو هەندە زۆر سپاس. لە کۆتایی پەیامێک و داواکاریت داوا لەو حکوومەتەکەم جێ کابینە شە لێرە لەوم بکەنەوە کابینەکەش عایدنە جێ ئەلەندەوە لێرە پەیامەکەت گەیشت. کاک عەدنان یەکێک لەو کەسانە بوو کە لێرە ماوەی چەند ساڵێکە لێرە سەرقاڵی پێڵاو سبۆخکردنە عەدنان بێکەس وەک خۆی گوتی عەدنان خەڵکی ناحیەی گەڵاڵەی دەڤەری باڵەکایەتیە بە دیاریکراوی 6 ساڵە لێرە سەرقاڵی پێرا و سبۆخکردنەوە جیاوازی ئەو بڵێم سبۆخچیان ئەوەیە لەگەڵ سبۆخچیەکانی تر کە لە نێو شاری سۆران کارەکەن ئەوەیە کە لێرە بۆ نمونە ئەمڕۆ بێیت پێڵاو سبۆخکەی و 2 ڕۆژی تر ئەگەر بێ و سەردانی کاک عەدنان بکەی بە خۆڕایی دەتوانی پێڵاوکەت بۆ سبۆخ بکات.